هەبارەی گەندەڵی عێراق وەرەمی کوردستان 785 ملیار دۆلاری تێپەڕاندووە و هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەشی تووشی بنبەست بووە. ئەگەرچی قەبارەی گەندەڵی لە عێراق وەرەمی کوردستاندا گەیشتۆتە زیاتر لە 785 ملیار دۆلار، هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەلایەن حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیەوە تووشی بنبەست بووە بۆی ئەو ئاستەنگی و ڕێگریانەی حیزبە سیاسیەکان و میلیشیاکانیان دروستیان کردووە. پێچێت کابینەکەی مەسرور بارزانیش زیاتر و باشتری پێنەکرێت. بەپێی راپۆرتێکی ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە و شیکاریە سیاسیەکان، هەمان ئەو حیزبووە و پەیمانیە سیاسیانەی کە لە 2003ەوە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقیان دروست کردووە و مەتوانەشیان بە عادل عەبدولمەهدی و کابینەکەی بەخشیوە، لە ئێستادا کەوتونەتە هەڵپەی بەدیێنانی بەرژۆندیە تایبەتی و حیزبیەکانی خۆیان و بۆ ئەو مەبەستەش فشارەکانیان چڕ کردوتەوە لەسەر کابینەکەی عەبدولمەهدی لە کاتێکدا گوشارەکانی ئۆپۆزسیۆنێکی چالاک لە ئاسۆی پەرلەمانی عێراقدا دەرکەوتووە و پشتیوانانی عەبدولمەهدیش لەسەر بنەمای پشک پشکێنە محاسەسەی خۆیان خەریکی دادۆشینی دام و دەستگاکان و سامانی گشتی عێراقن. راپۆرتەکە کە لەلایەن محەممەد حسێن یەکێک لە توێژەرانی ناوەندەکەەوە ئامادە کراوە، لە زاری کۆمەڵێک سەرچاوە و بەڵگەنامەی فەرمیەوەی ڕوون کردوتەوە کە هەر هەمان ئەم حیزب و لایەنە سیاسیانە لە نێوان ساڵانی 2003 بۆ 19دا بەبای زیاتر لە 801 ملیار دۆلار گەندەڵیان ئەنجامداوە و زیانیان بە سامانی گشتی عێراق وەرەمی کوردستان گەیاندووە. ئەمەش لە ڕێگەی کۆمەڵێک فێڵ و میکانیزمی دارایی و ئیداری جیاجیاوە وەک پرۆژەی وەهمی، دزین و بە قاچاقبردنی نەوت، هەبوونی زیاتر لە 1,100,000 فەرمانبەر و موچەخۆری بندیوار لە هەردوو حکوومەتی بەغدا و هەولێر.